1991 لە تەواوی گەلی کوردستانەکەم سەری ڕێز و نەوازشش بۆ سەرجەم ئەو شەیدانەدا ئەنوێنم کە لەو کاتەیە گیانی خۆیان بەخت کرد بەبێ هیچ بەرامبەرێ لە پێناو ڕزگاریکردنی گەلەکەمان لە ژێر چەپۆکی ڕژێمی ئەو کات بەعس. ئێمە ئەو کات ئەتوانم بڵم ئێمە زۆر تەمەنێکی گەورەشمان نەبوو ئەو سەردەما، بەڵام با بگەڕێنەوە بۆ ئەو مێژووە کە سەرەتا لە ڕانیەوە دەستی پێ کرد و دوای بەرە و شار و شارچکەکان دیکە وەکو خەڵکی کەرکووک من ئەمە بۆ مێژوو باسیەکەم ڕەنگە کۆمەڵێک پێشمەرگەی دانە بەڕاومان هەبوو ئەو کات ناتوانم ناوی هەمویان بڵێم، بەڵام ڕەنگە چەند کەسێکیانم لەبیر بێ. کاک جواد بوو ئەوەی کە بەبیرم دێ جووا ساڵەیی پێڵێن، لیوا تالی بوو، مەجموعەیەشی دێنەوە فکرم ئەمانە لە سنووری ئێرانەوە خۆیان گەیان دەڕانی، ئەمانە وەکو خەڵکی کەرکووک و پێشمەرگەی پارتیزان ڕۆڵێکی بەرچاویان بینی لەو سەرکەوتنانەی لەو دەڤەرە کرا. بەڵام ئەگەر باسی ڕاپەڕین بکەین ئەو کات بەرەی کوردستانی بوو، بەڵام داینەمۆی ڕاپەڕین ئەو سەردەمەی شێتی نیشتمانی کوردستان بوو، چکە هێزەکانی کە وەکو پێویست هێز و جەماوەریان نەبوو. بەڕاستی ئەو سەردەمە بە باوەکو مێژوو بژێڕینەوە ناڵین بەشدار نەبوونە، بەڵام ڕۆڵی سەرەکی ئەو سەردەما یەکێتی نیشتمانی کوردستان بەڕێبەرایەتی جەنابی مام جەلال بوو. وە لێرەشەوە یەکێک لەوانەی کە پێشمەرگەیە کە هەموو کات ڕۆڵی سەرەکی هەبوو، پێشمەرگەیەکی ون بووە، کاک فەراسەنگاوی بۆ ئەو کاتی ئێزگی دەنجی کەلی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی ئەبینی بۆ هاندانی جەماوەر، بۆ گرتنی شوێنەکان. ئەو کادۆک و پێویست ئەم کەناڵ ڕاگەاندن و شتی ڕاستە و خۆکان نەبوو، تەلەفۆنات نەبوو، دەقە بە دەقە لە ڕێگای ئێزگی دەنجی گەلی کوردستان و هەر ناوچەیەکە ئازاد دەکرا مژدەیەکی سەرکەوتنی بە خەڵکی ڕاگەیان. ئەمەش هاندەرێک بوو، پاڵنەرێک بوو بۆی شار و شارچەکان دیکەش هەمان هەڵوێستیان هەبێ بەرامبەر وەکو وتم ڕانێ و شارەکانی کە. زۆر باشە کاک سوهەیل، لەو سەرۆباسی کە باست کرد ئەو کەسانی کە بەشدار بوون هەم خەڵکی ئاسایی بوون هەم پێشمەرگەکان بوون، پێم بڵێ ئەو هەژمونە چۆن بوو، چۆن پەیوەندیتان یاخود هەماهەنگیتان لەگەڵ چەکدارەکان پێشمەرگەکاندا بوو بۆی بزانجێ هەنگاوەکان چۆنەوە تا ڕێخستنەکە بە شێوەیەکی گشتی چۆن بەڕێوە؟ من بگەڕێمەوە بۆ باسی بەنەسڵاوەتان بۆ بکەم بە حکومی ئێمە لە ماڵمان لە بنەسڵاوە بوو. ئەو کات شەید حاجی یادی بەخێر سەری ڕێز و نەوازشی بۆ دانوێنم. شەید حاجی بروسکەیەکی بۆ هات لە شاڵاوە بۆ بروسک، ئەو بروسکێ بۆ شەید حاجی بوو کە ڕێخستنەکانی نوێژەن کردە و ئەتوانم بڵێم بە بیرمە سەردانی ئەو کات زۆر قورس بوو بتانی بچی لەگەڵ چەند مستەشارێکە دابنشی یعنێت ئەزانی مەسیری خۆت چیت لێ دێ، بتوانی لەگەڵ مستەشارێکی ئەو سەردەمە دانیشتنکەی باسی شەید حاجی ڕۆڵی ئەم ڕۆڵەی بینی لەگەڵ چەند مستەشار و ئامرسریە و لەگەڵ کۆمەڵی لەمانەش وتی ئەبێ ئێوە هاوکارمان بن، هاوکاری جەماوەر بن، ڕێخستنەکان ڕۆڵی سەرەکییان بینی. ڕاستە جەماوەر هەڵسا، ئەمە ڕاستیە، بەڵام جەماوەر تەمەن لە ڕێی ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە ڕێکخرابوون، هاندرابوون. ئەو سەردەما لە بچووکێکە و تاک و گەورەیەک پێشمەرگە بوو و هەم جەماوەرش بوو، ڕێخستنەکانش ڕۆڵێکی باشیان هەبوو. ئەو پێشمەرگانەی ئەو کات لەسەر بڕیاری جەنابی کاک نوێشیروان گەڕابوونەوە لە ئەنفالەکە، گەڕابوون و شار و شارچکە و ئۆردوگاکان، ئەمانە بە تایبەت ڕۆڵی سەرەکییان بینی، گروپیش خۆیان ڕێخست بوو، مەفرەزەکانیان ڕێخست بوو و ئەتوانم بڵێم مەفرەزە هەبوو چەک گەیشت بۆ دەستیان، ئەمانە ڕۆڵێکی سەرەکییان بینی کە بیندران لە دام و دەستگاکانی حکومەت درا و تەقەیتیەکە و دەو کاتە خەڵک حەماسەتێکی دیکەی لا دروست بوو. من نایشارمەوە، ینی بەڕاستی لەو سنوورەی ئێمە ئەوانەی کە ئەو کاتە پیان ئەوترا مەڵێنجاش ڕۆڵێکیان بینی بە حەقەت، ئەگەر ڕۆڵشیان نەبینی بێ ناتوانی ببنە بەربەز لە پێش جەماوەر کە نەهێڵن دام و دەستگاکانی حکومەت بە شاڵاوی جەماوەر بکەوێت. بۆیە وەکو وتم جەماوەر ڕۆڵی باشی بینی، بەڵام لە ناو جەماوەرە یەکێتی نیشتمانی کوردستان و ئەو مەفرەزانە و ئەو ڕێخستانە ڕۆڵی سەرەکییان بینی بە حەقەت. زۆر باشە. باسی ئەو بابەتت کرد، بەڕاستی ئەو بابەتە جێگاو خواستە لە لای خەڵک کە تر نازم بڵێن جاژ یان ئەڵێن جاش ئاساییە یان ئاسایی. ئەو کات وا بوو بۆ ئەو کاتی ئەمە شارە وشێ بۆ ئەو کاتی بەکاردێنی. زۆر جار ئەوترێک کە بەشێکیان شەڕێکی زۆریان کردووە لەگەڵ پێشمەرگەیە و ئێستاش تۆڵی هەندێکشیان نەبوونە بەربەست. ئەم بابەتە ینی قسە بابەتەکە گشتگیرە بوو هەر هەمویان کە بەڕاستی نەبوونەتە بەربەست یاخود هەندێکیان هەر نا لەسەر ئەو بیر و باوەڕی خۆیانمانە و
شەڕیان دژی پێشمەرگە کردبێ خۆی ئەو سەردەما جەنابی مام جەلال ناوێکی لیان نابۆیت پێشمەرگەکانی دوا ڕۆژ شتێکی لەو بابەتەی پیانەوت من لە بیرم نییە چەکدارەکانی ناو شار شتێکی پیانەوت باش لە بیرم نەماوە بەڵام با مەجموعەیەکی جاگریان کرد ناڵێم 100% هەمویان لە کۆیە قاسم ئاغا پێشمەرگەی شەید کرد هاوڵاتی شەید کرد مەجموعەیە جاش دیکەی لەگەڵا بوون ئەمانە مەفرەزە خاسە بوون یعنی تاکو آخر فیشەک شەڕیان کرد لەگەڵ حکومەت لەگەڵ جەماوەرەکەیە یعنی ئەوە نییە بڵێ لە زۆر شوێن بەڵام ئەوەی کە من باسم کرد باسی بەنەسڵاوە و مەسەلەن ڕەنگە بەشێک لە هەولێر و ئەمانە زۆر کێشەیان دروست نەکرد بەڵام کە گەیشت بە عام کە بوو بە عام ڕاپەڕینەکە و هەولێر ئازاد کرا و شار و شارچکەکان دیکە ئەمانەی کە وتمان چەکدار بوون ئەو سەردەما یعنی هی ئەویان نەما بتوانن ڕۆڵ ببین و بەربەس بن لە پێش خەڵک و ئەگەر تەنزیمش نەکرابێتن ئەگەر ڕێخستنەکانش نەگەیشت پێیان بەڵام نەیانتوانی ئەمە بکەن جارێ دیکە من دوای دێنە سەرم بابەتە کە ڕەنگە خەڵکانیشیان هەبوو حکومەت ئەو سەردەمە لیانی کرد لەوانش گیرا بڵێ بەڵام وەکو وتم شاڵاوەکە و شەپۆلەکە ئەوە بە قوت بوو من بۆ نمونە ئەمە باسەکەم ئەمە نەبێتە مەوزوعێک ئێمە شەوێکمان شەوە لە بیرمە لە بنەسڵاوە لەگەڵ کاکم بڵێم برا گەورەکەم ئەمە 1990 لەو کاتی کە ڕاپەڕینەکە بەڵێ کاتی ڕاپەڕینەکە دەرچوین لە بنەسڵاوە بینیمان جێشێکی زۆر بەرەو بنەسڵاوە هاتن بەڕاستی ئێمە سڵمان کردەوە من ڕەنگە و کوتم تەمەنم زۆر نەبوو ئەوانە ئێتر بانگیان کرد بڵێن ئەو کوڕی برام عەرەبیە زانی بانگیانی کرد وتی کاکە ئێمە تەسمیل لەبین چەکانتان تەسمیلەکەن تەسمیل چێ بن خۆمە چەکدارێکی ئەوە نەبووین بڵێن زۆر بینوانە بەڵام ئەوان ڕووخا بوون کۆتایان پێ هاتە بوو لە کۆیەوە کە شکابوون بەرەو ئەوێ هاتن وتیان چەکانتان تەسمیلەکەین بمان بەنە شوێنێ تەسمیلمان کرد بە هەر حاڵ ئێمە پیکابێکمان پێ بوو هەڵە نەبم نازان 15 بۆ 20 جوندێ بوو زیاتر چەکیان پێ بوو ئێتر ئێمە چیمان کرد بردیانمان چەکەکانشمان بەحەقە لیان وەرگرت ئەمە ڕەنگە ئەوەی کە من ئەم قسەیە باسەکەم لە خۆمەوە نییە چکە شەید حاجی خۆی نەماوە بەداخەوە بەڵام هێشێ لەوانە ڕەنگە شاید حاڵ بن مامدارایە دارای کاک مەلا شەفیق ئاگاداری ئەم قەزیە هەیە ئێمە زیاتر لە 20 کەڵەشکۆفمان تەسمیل بە شەید حاجی کرد ئەو شەوە هیچ لە تفەنکانش بە بیرمە مزەلیەکی فاسیان پێوە دەوکاتە بە هەدێدای براکەم وتی ئەمە بۆ تو لەبەری ئەم چەکانە تەسمیل مکردەوە ئەو چەکانە توانی شەید حاجی ئیسفادەی لێ بکات چکە چەک نەبوو بە حەقەت پێت بڵم چەک نەبوو ئەو سەردەما مەسەل لە مەفرەزەیەکێکە سێ کە چوار کەس بوون ئەگە کەڵشکۆفییان پێ بوو نەبوو ئەوەی کە ئیسفادی لێکرا چی ئەو چەکە بوو کە بەجێمە لە حکومەت چی هەبوو مەسەلەن پیاوی حکومەت بوو چەکدار بووانە توانیان ئەمە ئیسفادە لە چەکانیان ئەگەنا ئێمە وەکوتم ئێمە 20 کەڵشکۆفە بوو تقریبا تەسمیلی شەید حاجیمان کرد وەکوتم جاشەکان لە زۆر شوێن شەڕیان کرد بەڵام لە زۆر شوێنش هاوکار بوون هاوکاری جەماوەر بوون زۆر باشە کاک سوهەیل ئەو هەژانەی کا دروست بوو لە کاتی ڕاپەڕیندا لە هەموو ناوچەکانەوە لە هەر سوچێکەوە پێشمەرگەیە کەسێک جەماوەرێک هەڵدەستایە بۆ ڕاپەڕین پێم بڵێ ئەو هەژانە کەی گەشتە هەولێر و پردێ و دەنگدانەوەکە چۆن بوو ئایا ئامادەکارەکان چۆن بوو ئێوە بۆ حکومی کە لەو ناوچەیەدا زیاتر دەور و خۆلتان هەبوو ئەگەر بەبیرت دەیە خۆت ئەگەر خۆت بەشدار بووی ڕاپەڕین بوویت من وەکو پێم وتی طبعاً ڕێخستنەکان چەند ڕۆژێ بەر لەوە ئیشان لەسەری کردبوو باشە نامە بەر بوو یاخود پەیامی گولەی بوو ئاگری بوو چۆن بابەتەکە لێک ئاگدار خۆی زیاتر لە ڕێی ئەزگەی دەنجی گەلێ کورسانەوە جفرە بوو وەکوتمێشە لە جفرەکان کە شەید حاجی ئاگدار کرایەوە لە شاڵەوە بۆ بروسک بوو لە کاکۆسرەتەوە بۆ شەید حاجی بوو شاڵەوە بەناو کاک شاڵاوی کوڕەوە بۆ دیارە بروسکەکە و سەردەمای من نەمانەزانی بەڵام لە شاڵاوە بۆ بروسکەوە بۆ شەید حاجی بوو چکە شەید حاجی مەسوولی هێزەکانی بروسک بوو شەید حاجی ئەم هەنگاوەی نابوو و ئەو کاتە ئەوە نەبوو بڵێن هەموو کەسێ ئاگادار بکرێتەوە بە حەقەت چکە حکومەتی ئەو کاتە زاڵم بوو ینی هەموو شتێکی دەرحەق دەکرد بۆیە ڕەنگە لە بین چەند کەسانێکە ئاگادارکردنەوە هەبوو بە تایبەت ئەو ئەوانەی کە خۆیان کە خاڵی سەرەکی بوون بە تایبەت وەکوتم ئەو پێشمەرگانی کە گەڕابوون و ناو شار بە بڕیاری شۆڕش گەڕابوونەوە و ئەو ڕێخستنانەی کە لە ناو شارەکان ڕەبتیان بە شاخەوە هەرما بوو لە ڕێگەی ئەوانەوە ئەمە کرا بەڵام وەکوتم ڕاپەڕینەکە چکە لە شارەکانی کەس دەستی پێکرد بوو خەڵک تەنها چاوەڕێی فیشەچێ بوو فیشەچێ بتەقێندرێ و من لەبیرمەوەی بنسڵاوە سەرەتا تەقە دەستی پێکرد کە تەقە دەستی پێکردووانە ئێمە کە ڕۆشتین
بحقت هەتا گەیشتینە ئەوێ ئەتوانم بڵێم منەظەمە شتەکە گیرا بوو ئەمە یانزەی سێ بەڵا بنەسڵاوە منەظەمە شتەکە گیرا بوو تەقەیەکی زۆرە کرا بەکوتمەوەی کە چەکی هەبوو ئەو ڕۆژە کەس خۆی بە پیاوی حکومت نازانی بە حقت هەمووی خۆی بە خاوەن وەزعەکە زانی ئێمە کە گەیشتینەوە هەندێک لە ڕەفی حەزبی شتەکانەوانی کە بەڕاستی خەدریان لە خەڵکە کرد ئەمانە گەشتو بوون بەو سزایی کە خەڵکی ویست وە چەند کەسێکشیان بەڕاستی خەڵک داڵدەیانی دابوو بەداخەوە ئەوە لەو ئانەش گەڕاندیانیانە و دوای ئەوانش بە سزای خۆیان گەیشتن خەڵک هەڵسا بەڵام سەرەتای دەستپێکی ڕاپەڕین لە بنەسڵاوە باسی بنەسڵاوەکەم بەتەقە خەڵک ئاگادارکرایەوە بەڵام شەو ئاگاداریە لە ناو ڕێخستنەکان و مەفرەزەکانە هەبوو کە تەوقیتێکیاندا نەبوو بەیانی بزە بە سەعات ئەوەنە ئێمە لە منەظەمەکە دێن زۆر باشە کەسوێل ئەو بابەتەی کە زۆر جار لە ئەبێتە کێشە بەڕاستی لە دیمانی تەلەڤیزیۆنەکانە لەو بابەتی مێژویانە ئەڵێن ئەمە پێویستە ناوی بنە ڕاپەڕینی خەڵکی کوردستان بە یارمەتی بەرەی کوردستانی ئەو کاتی ئایا تۆش لەگەڵ ئەو بۆچوونەی کە ئەمە ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوو من لەگەڵ بۆچوونێکیانم ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوو بە حقت بەڵام بەرەی کوردستانی هەبوو بەڵام لە ناوێشێتی نیشتمانی کوردستان ڕۆڵی یەکەمی بینی تۆ ئاوا جیاکەی چکە ئەمە مێژووەکە ئەم مێژووە نابێ بشوێندرێ چکە وەکو وتم ئێمە شەیدێکی شەیدەکانمان شاید حاڵن بۆ یەکێچێتی نیشتمانی کوردستان ڕۆڵی سەرەکی بینی لەم بحقت وەکو وتم من ناڵێم من ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان مەفرەزەیەکیانم بینی یانی چەند کەسێ بوون کە هاتین شەپردێکەوە بوو هەولێر ئازادکراوە بەرنامەکان دانرا شەید حاجی کرایە مەسوول هێزی بروسکوانە من ئەزانی بۆ بزە بەدناوێت نایەنم چکە زۆر بوون شەید حەمە حەساری بوو شەید حاجی بوو کاک سڵاح بوو یعنی بە جومعەیەکی زۆر بوو بۆ مێژوو شەیجێڕمەوە لە دارە توش ئێمە شەیدماندا شەیدوریا لەوێ شەید بوو کاک نەبەز لێ بریندار بوو بەڵام ئەوەی ئەگەر هەڵە نەبم هیچە لە تەقەکان کە سەرەتا کردی کاک عەلی سابیر و کا عومەر جەبار تەقەی یەکەمیان کرد ئەوانە هیچێکن لە پێش مەگەدیرینەکان ئەمان لە دارەتوو ئەمان ڕۆڵێکی باشیان بینی من باسیەکەن چکەمە لەوێ نەبووین ئەوەی کە بیستومانە قەڵازیەکان ڕۆڵێکی باشیان بینی لەگەڵ پێشمەرگەوە و پێشمەرگانی ناوشار کەەوە بوو هێزەکان هەولێر ئازاد کرا و ئیتر بەداخەوە ئەو ڕۆژی بنەسڵاوەش کە ئازاد کرا باش بوو هاتەوە بیرم ئێمە مامۆستایەکشمان شەید بوو مامۆستا محەممەدی ناوبوو مامۆستا محەممەد لە شەڕەگولەیە شەید نەبوو بەڵام لەوە دوایەوە کە بنەسڵاو ئازاد کرا هەولێر ئازاد کرا ئێتر تۆپێکی وێڵ هات لە پێش دەرگاکان دای لە مامۆستا محەممەدی شەید کرد و مناڵێکشی شەید کرد خەڵکی قزلیار بوو نەگە هەڵە نەبووم هەردووچیان بەداخۆ مامۆستا محەممەد مامۆستامان بوو پیاوێکی بەڕێز و ئانە بوو دوایەوە بوو کە هێزەکان بەرەو پردێ ڕۆیشتن کاک نوشیروان وتی من بە شەید حاجی وتی من ڕزگارکردنی کەرکووک لەسەر دەستی تۆ بینم وتی کەرکووک ئەبێ تۆ ڕزگاریکەی پشتم بە تۆ قایمە من کەس مەفرەزەی دیکەم نەبینی ڕەنگە برادرانی حزبی شوعی لەوێ بوون هەندێکیان لەوێ بوونەوەە ئەو بۆچوونە پشت ڕاستەکەیتەوە کە ئاڵێن جەنابی ڕەوانشاد نوشیروان مستەفا ئەندازیای ڕاپەڕین بووە خۆی ئەگە باسی ڕاپەڕین بکەن ئەندازیارەکەی چێ بوو من لە بیرمە لە هەشتاهۆش مامجلال باسی ڕاپەڕینەکەی کرد وابزان ڤیدۆکەش ماوە کە باسیەکە چۆن ڕاپەڕینەکە کرێت چۆن خەڵکە لە سێکەواتە جەنابی مامجلال ئەندازیاری ڕاپەڕینەکە بۆ بەڵام کاک نوشیروانش ناتوانین بێبەریکی لە مەقایدێ بۆ کاتە لە ناوی شێتی نیشتیمانی کوردستان و ڕەنگە جەنابی مامجلال زۆربەی بەرەکانی دا بۆ دەسەوە لە شەڕەکانوانەوە جێگری یەکەمیش بوو لە ناوی شێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەندازیاری ڕاپەڕین جەنابی مامجلال بوو چکە ڤیدۆکە ماوە باسی ڕاپەڕینەکە کاک سوێل جیاوازی نێوان ڕزگارکردنی شارە ئەو شارانەی کە شاری کوردستان بوون هەولێر و سلێمانی و شار و شارۆچکانی جیاوازەکە چی بوو لەگەڵ پردێ و کەرکووکە لە بەرەوەی ئێرە بە تەواوی دەسەڵاتی حکوومەت 100% دام دەستگاکانە بوو خەڵکەکە هەمووی کورد نەبوون ئەو تۆزێک ینی زەبروزەنگی زۆرترتیا بوو جیاوازیەکە بوو بۆ جیاوازیەکە زانی چی بوو ئێمە کوردی کەرکووک لە 180 تەرحیل کرابوو یعنی وای لات بوو کورد نەمابوو لە ناو شارە ئەو کوردی کە ماش بوو ناچار بوو خۆی بلکێنەیە ئەگە نادەرەکرا مەسەن وای لاتە بوو ڕەنگە ڕێخستنەکان وەکو پێویست نیانتوانیەوە مەسەن ڕێخستکە لە ناو شارە بۆ یەکگرتنی پردێ دڵی کەرکووک بوو کە گیرە کە پردێ ئازاد کرا حکومەت سەحبی کردووە تاوان یەکەم جار لە هەولێرەوە هات بەڵێ لە هەولێرەوە پردێ کە ئازاد کرا
حکومت شەڕێکی وای بۆ نەکرا ئەوەی کە دێتە بیرم ڕەنگە زۆربەی برادران لە بیریانە چەند کۆپتەرێک هاتن هەندێک ڕەمیان کرد ئەوەش کەتر ئەو کاتە چەک بەس دۆشکا بوو لەگەڵ ئاربچیۆمانە تەقییان لێیان کرد ئەوان کشانە دواوە بەڵام ئتر ئەو سیلسلەیە کە سیلسلەی کانی دۆمەڵان کەدی بوو ئێرۆ جێشی عراقی پێوە بوو ترەوە بوو شەو کە هێزەکانیان ڕێخستوانە شەید حاجیوان تەبیعی ڕۆژێ پێش خەڵکەکە چوونە کەرکووکەوە ئەوان شەوەکەی داخل بە کەرکووک بوون کە شەو داخل بە کەرکووک بوون شەو داخل کردبوون بەناو حکومەتی عراقیە داخل بوون هەر بە خەڵکی ئاسایی بەچەکەوە هەموو چەکدار بوون بەچەکەوە بەڵێ خۆی سەرپەرشیەوە قوتێ کرد شەید حاجیوان کە داخلی بەڵێ شەید حاجیوان کە داخل کەرکووک بوون یەشە شەڕ دەستی پێ نەکرد بوو بەیانی ئەمان لە ناو کەرکووک تەقە دەستی پێ کرد کە تەقە دەستی پێ کرد ئەنجا هێزەکە هات ئەگەر بێت و ئەو شوێنانە هەڵ نەقندرای ئەمان هەمویانە جیرانە ناو کەرکووکە یعنی ئەمە بەڕاستی ئەتوانم بڵێم جورئەتێویست ئەو سەردەمە بتوانی شێت عەبدوڵڕەزاق قەوام بوو چکە من بەڕاستی ناتوانم تەفاسیلی هەموو ڕاپەڕینەکە باسکەم با کەس گلەیمان لێ نەکا بەڵام ئەم هێزی بروسک شێت حاجیوان کە داخلی کەرکووک بوون بەبێ تەقە هاتنە ناو کەرکووکەوە کە داخل کەرکووک بوون بۆ بەیانی کە هێرشەکە دەستی پێکرد ئەمان وەزعیان خراببوو لە ناو کەرکووکە کە هێرشەکە دەستی پێکرد هاتن حکومت ئەو کاتە لە قەبرستانەکەی ئەو ڕەبایانە جیران سەرکەلەکە هەموو ژیرە ئەترکە لە هەموو قۆڵەکان لە قۆڵی یاروەلی و لە قۆڵی ئەولا و لە قۆڵی سلێمانیەوە شەڕ دەستی پێکردووانە تەبەن حکومت داڕوخا بوو چی لە جنوب شەڕ بوو چی لە ناوچە کوردوکان بەسەر شوێنەکان هەمووی گیرا بوو تەنها چەندە بابەیەک مابوونەوە لای قەبرستانەکە و لە لای جسرەکە و ئەلوێ تەقیان لە خەڵکە کرد بەداخەوە هیچە لەوانەی کە شەهید بوون لەوێ شەید قاسم لەوێ شەهید بوو بەداخەوە شەید قاسم یارمجەیی بوو شەید قاسمی دیکە هەر شەهید بوو عینەن خەڵکی هەر کەرکووک بوو شەید ناجی ئەوانە لەوێ شەهید بوون بەڕاستی ئەو تۆپە وابزانم سێ چوار پێشمەرگەی هەر لەوێ شەهید کردە بابێکیان شەید حاجی کە داخل کەرکووک بوو بن ئەو برادرانە باسیەکەن کە لەگەڵا بوو دۆشکەیەک لەسەر ئەوەی کەسە مەقڕی حیزبی شوعیە دۆشکەی لەوێ زۆر زەختی لەسەر خەڵک کرد شەید حاجیش سڕا بووتوی لە خاسەوە چم ئاچی چۆنە بێچێنەوە دۆشکەیە گرین بەداخۆ دکتۆر تایروان لە لای فلکی خوانکەدی بووم لە لای مەدرسەکە دکتۆر تایر لەوێ شەید بوو شەید حاجیش گەڕابووە پشتەوە لە پشتەوە بە قەناز لیاندا بوو چکە کە هەتا هێزەکە داخل بوو ئەمان شەید بوون بەداخەوە فترەوە بوو منەزەمەتی ڕەحیما و گیرا و بەرەو هەندێک لە شوێنەکان ڕۆیشت من ناڵێم بڵێم کەرکووک هەمووی ئازاد کرا چکە ڕەنگە لە خواروی کەرکووکەوە حکومەتی عراقی لە هەندێک شوێن مابووە بەڵام شێت حاجیوان و ئەو برادرانی لەگەڵیان نابوون وەکوتم بە تایبەت تیپی بیستویەکی کەرکووک تاک بە تاکیان چکە بۆی ئەڵەن تاک بە تاک بۆی گلەیمان لێ نەکەن ڕۆڵی سەرەکییان بینی دەستخۆش سپاس بۆ تۆ کاک سوێد دەست خۆش بێ ئەمڕۆ لێرە میوان بوویت شتێکت ماوە لە کۆتایە منەمان پرسیوێ فەرموو من لێرەوە هەراوە ناڵێم ڕاپەڕین دەستکەوتێکی مێژوویە بە هەدەری نەدەین لەبەرەوەی نەبڵێن ئەمە کراوە بۆ فڵان کەس کرا و جەنابەت پێش بەرنامەکە قسەیەکت کرد ئەمام ڕاپەڕینە ئەگە ئیمڕۆ کەس هەر کەسێ بەرپرسێکش بێ بەڵام بەرەنجامی ڕاپەڕینەکەی ئەو بەرپرسیە بۆیە با بە هەدەری نەدەین ئێمە بۆ خۆمان کردمان ئەم ئازادی کە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان ئاواتەخوازم بینە کەرکووکەوە مەسەلەن بتوانین بینە کەرکووکەوە ئێستا تەلەڤیزۆنمان هەیە لە کەرکووک دخاون پارێزگارمان هەیە لە کەرکووک بۆیە ڕاپەڕین دەستکەوتێکی مێژوویە و بەرەنجامێکی باشی هەبوو ڕاستە شەهیدێکی زۆرماندا ئینشاءالله کورد بەرەو ئاندێکی گەشتر ئەڕوا و ڕۆژێ لە ڕۆژان ئەو ڕاپەڕینی لە نەوتویە کرا بە هەمان شێوە ڕاپەڕینێکی گەورە کرێەوە دەوڵەتێکی کوردیش دروستەکەین بەخۆشیت زۆر سپاس بۆ کاک سوهیل کامڕۆ لێرە لەگەڵ ما میوان بوو پێم وایە بابەتێکی ترمانێ شیرن فەرموو